هەڵوێستمان ببێ کاتێک کەسێ پرسیارێکمان لێیەکە ئەمە یەک چەکەم بدەم بە کوڕی فڵان کەس بیدەمێ ئەگەر چاکە ڕقت دوات لێ نەکا بڵێ مەیدەرێ تۆ شایەتی خۆت بدە ئەگەر بینیشی لەگەڵ توانە بڵێ وەڵڵاهی چاک بەخوا ماڵێ چاکن عەشرەتێ چاکن بنەماڵەیە چاکن پیاوێ چاکن پیاوێ هەبوو لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی فڵان کەس و فڵان کەس داوای کچەکەمیان کردو بیدەم بە کامیان فەرمووی دانەیەکیان فەسەعلوکن لا مالە لەهو هیچی نییە ماڵی نییە سامانی نییە هیچی نییە کاسبی نییە هیچی نییە دانەیەکی ترشیان عەساکەی لەسەر شانێتی دای ناگرێتە خوارەیان لە ژنەدا بە زمانی حاڵیانی مەیدەرە کەسیان تۆ چۆن لە خۆتۆ شایەتی بۆ کەسێکە دەڵێ نوێژ ناکالێ بەخوا هەتا بڵێ کوڕی چاکە بابە کوڕی چاکە بۆ خۆی چاکە خەڵکێ لە ئەوروپا و لە ئەمریکا نوێژ ناکە سەر بە فەرزی خوا نادا ملحیدە چاکە بۆ دنیا چاکە ئێمە جیاوازیە لە نێوانی کوفر و ئیمانە بڵێ کاکە نوێژ ناکات ئەیدیتێ نابێت لەکوێ زەواج لەگەڵ نوێژ نەکەرابێ ولا تنكحوا المشركات ولا تنكحوا المشركين هەردووکی چیژنەکە نوێژ نەکات بێ باوەڕ بێ چونکە العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر بەڵام بەداخەوە ئێمە تەرەحوم بە نوێژ نەکەرەکەی نا نوێژ نەکەر لە قاڵبی ئیسلامە موسڵمان نییە لەبەرەوە ئەگەر کەسێک هات بۆ داوای دراوسەیەکمان گەنجەکەمان ئەناسی چاک بوو تخواوە خۆی وەسفی بکە نە زۆری بە باڵا بڵێ نە زەمیشی بکە بڵێ وەڵی ئەوەی منەی بێنم نوێژەکات کاسپیەکات کوڕێکی چاکە باوکی چاکە دایکی چاکە ئاوا شایەتی بدە ئێستا خەڵکی شایەتیەدا لەسەر خەڵک درۆکە درۆ هەر بەمانای کەلیمە درۆکە چۆنە بێ ئینسان وابێ کەرامەت و شەرەف و ئیمانی خۆی بفرۆشێ بۆ خەڵک بۆ دەستکەوتنی 2 دینار بۆ دەستخۆشیەک بۆ چیتە لەبەرەوە هەر کەسێک هات بۆ داوای کچێک بە هەردوو تەڕەف بە کوڕ و بە کچاوە خۆی بێڵێ وەڵڵای شەرم مەکە ئامۆزاکەی خۆت بوو خراپ بوو ئەهلی دین نەبوو تۆ کراوی بە وەکیل ئەگەرە توانی بڵێ ناتوانم هیچ ناڵێم بۆی شەڕ بۆ خۆت نەنیتەوە واقعەکە خۆت ئانزان خەڵکەکە چۆنە یانەوە تا حەقەت بڵێ دڵی عاجزە بێ عاجزدار بە عاجز بێ بڵێ کاکە حەقەتم وتووە